باشە یەکسەر بچینە لای یەکەمین هەواڵمان بانو سەلام یەکەمین پێشانگای خۆی کردوتەوە کوکو شێوەکار کە لە ئەمنە سوورەکە بەڕێوەچێ بۆ ماوەی 3 ڕۆژ با پێکەوە بینەری بین. خۆشحاڵم کە لێرە ئامادە بوون. من شێوەکار بانو سەلام لە دایکبووی شاری سلەیمانی دەرچووی کۆلێژی کارگێڕی لە زانکۆی سلەیمانی. ڕاستە من ئەو کۆلێژەم تەواو نەکردووە بەڵام فۆرسکانە لەبەر خۆشەویستی و حەزم بۆ فڵچە و ڕەنگ زیاتر لە 5 ساڵە بەردەوامم لەم مەجالەیە. بێگومان شاری سلەیمانی یەکێکە لە پایە گەورەکان هەر لە کۆنەوە لە مێژووی خۆمانەوە سەیریکەین لە بواری هونەر، شەعر، نووسین و ئەدەب گۆرانی لەم ناحیانەوە هەمووی جێدەستی جوانیان هەبووە ئەو کەسانەی کە لەم شارە جوانەیان و ئەوەشی کە لێرە ژیا بێت یان لەدایک بوو بێ بەردەوام هەستی جوان ڕوحی جوانیەتە ناوتەوە و ئەم معرەزەی من ئەم پێشانگایە زیاد لە 50 تابلۆتە عرضکراوە. قیاسەکان هەمە جۆرن و بابەتەکانیش هەنێکی سروشتین هەنێکیشی تعبیرین کە باسی ئەو پەیوەندی جواناکە کە لە بینی مرۆڤەکان و لە نێوان ڕۆحی مرۆڤەکانایە. پێشانگا بۆ گرنگە یەکەم لە لایەنە ڕۆشنبیرەکەەوە لێکی بینەوە پێشکەوتنە و دومیش ئەتوانین ئێمە بکەین بە کولتور، ینی وای لێ بکەین چیتە هەر ماڵێک چەند تابلۆیەک هەڵواسرابێ. هیوادارم فڵچە و ڕەنگەکانم و هەستەکانم توانی بێتیان بینینێکی جوان هەستێکی جوان شانی چاوی بینەرەکان و میوانەکانی بم. دووبارە بەخێر بن. سپاس.